باشە بەڕێزان ببورن تۆزی دواکەوتم داوای لێبوردنەکەین 2 دقەیە دواکەوتم و حدود دەچین ناو قسە باسەکان با بەڕێزان کۆ ببنەوە بۆ لایڤەکەمان هەمووتان بەخێر بێن خۆشەویستان و عەزیزانی من بەخێر بن سەر چاوەکان یارا مەحمەد هاتن هیوادارم کە زۆر باش بن هەموو لایەکتان ئەم شەویش هەروە کۆمەڵی قسە و باستان بۆ کەم لەسەر ئەوەی ناو یەکێتی و ژەهر خواردن و بنەماڵی بازانی و مەزاهەرەتەکانی هەولێر و بێئاوی و ئالەم بابەتانە کۆمەڵی لە بیر و بۆچوونەکانی خۆمەڵێم و دواییش بەخواتان دەسپێرم هەمووتان بەخێر بێن سەر چاوی ئارا مەحمەد هاتن حورمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتانەیە با تۆزێک بۆسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئینجاراچینە ناو قسە و باسەکان بەخێر بێن سەر چاوانی من هاتن عەزیزانی من و خۆشەویستان یاخوا بەخێر بێن بەخێر بێن بەڕێزان سەر چاوانی من هاتن 2 دقیقەیەک ئەوە سین تاوەکو هەموو بەڕێزان کۆ بنەوە دوایی ئەچینە ناو کولی قسە و باسەکان و لایڤەکەی ئەم شوێشمان پێشکەشەکەین بە کۆمەڵی قسە و باس هیوادارم کە بتوانم سوود بە هەموو لایەکتان بگەێنم بزانم خەتەکەمان شتەکەمان استراتیژیە نە تەواوە بێعیبە بێعیبە یاخوا بەخێر بێن سەرەتا با لە بنەماڵەی بازانی و 30 ساڵ حکومڕانیەکەی ئەوانەوە دەست پێ بکەین ئەگەر دیقەت بدەن دوای 30 دانە ساڵ هێشتا خەڵکی هەولێر لە بێئاوی ئاژین یەنە سەر شەقامەکان و داوای ئاوەکەن دوای 30 دانە ساڵ ئازادی نییە گەنجەکانی لە زیندانەکانە ئاخرێن هەر یەکەیان بە تۆهمەیەکی پڕوپوش بۆیان ئەپێشنەوە و ئەتوانم بڵێم کە بنەماڵەی بازانی نەک لە حیزبی بەعسیان تێپەڕاندووە بەڵکو لە کۆریای باکووریشیان تێپەڕاندووە لە دیکتاتۆریەت و لە فاشیزمی خێڵەکیە بڕۆن سەیری کەن بزانن ناوچەی بادینان و هەولێر بەدەستی چەتەکانی بنەماڵەی بازانیەوە حاڵ و وەزعەکەی چۆنە بڕۆن سەیری هەولێر کەن بزانن حاڵ و ئەحواڵەکەی چۆنە من لە بیرم یە خۆشەویستان سەردەمانێک کە دانای ئەحمەمەجی پارێزگاری سلێمانی بوو ڕۆژێ تەلەفۆنێکم بۆ کرد و وتم کاک دانا بەڕاستی منتەقی تیا نییە سێری هەولێر کە چۆن شەقامەکانی چۆنە باڵەخانەی تیاکرێتەوە هۆتێل و ڕێگەوبانی تیاکرێتەوە خزمەتەکرێ بەڵام ئێوە لە سلێمانی هیچ شتێک بۆ شارە ناکەن کۆمەڵی قسەی کە زۆر منتەقی بوو بەڕاستی وتی کاگارام ئەوەی کە لە هەولێر ئێساکرێ هەمووی سەقەتە چونکە ژێر زەویەکانی ئەو شارەکە ناوی هەولێرە ئاوەڕۆ و زێراب و فڵان و فیسار و هەموو ئەمانەی هیچ سەردەمانێک ئەتوانم بڵێم زیاتر لە 100 و ئەوەندە ساڵ بەر لە ئێستایە ئەو کاتەی کە ئەمە دروست کراوە بۆ هەولێریشی بچووک دروست کراوە کە کەمترین سیارەی تیا بووە کە بۆ شکڵا قەرەباڵغ نەبووە بەڵام ئێستا تۆیەی لەسەر هەمان ئەو زەویانە بەو ژێرەوە کە هەیەی لە ئاو و ئاوەڕۆ لەمانەوە تۆی ئەم هەموو شەقام و بیناوە ناکەیتەوە لە ئایندەیە بە 100 ملیار دۆلار ناتوانانی قەرەبووی ئەم شتە بکەیتەوە لەو شارەیە جا هەر بەڕاستی قسەکەشی بۆ خۆی منتەقی بووم ئەو شارە بەتەواتی سەقەت کراوە و لە ئایندەیەکی تریشا بێ ئەبێ باجەکەی بدا و ئەبێ بە چەندین ملیار دۆلار تیاسەرف بکرێ کە هەمووی لە ماڵی میلەتی ئێمە ئەڕوا بە ئەقڵیەتی سەقەتانەی پارتی و بنەماڵەی بازانی بۆ شاری هەولێر ئەمە حسابی ئەو شارەیە کە بە دەبابەکانی بەعس دەستیێشی ئابا بنەماڵەی بازانی داگیریان کردووە و لەو کاتەوە بڕستیان لەم شارە بڕیوە تەنانەت ناتوان ئاوی خواردنەوەیش بۆ ئەو شارە دابین بکەن ئەگەر ئێوە سێری کەن دووسێ ڕۆژە 2 ڕۆژە لە فەیسبوک و سۆشیال میدیاە زۆر باسی موختارەکەی ئەو گەڕەکەی باداوایە ئەواکەن من پێم وایە خەتای موختار کە نییە و هەرچەندەکە ئەو بێڕێزیەکە بۆ خەڵکە شەریفە کە تەنها هاتووە داوای ئاوی خواردنەوەیەکە بەڵکو پێم وایە کە ئەمە خەتای بنەماڵەی بازانیە چونکە بنەماڵەی بازانی وەکو سەردەمی حیزبی باعس هەموو موختارەکانی کردووە بە جاسوسی پاراستن لە گەڕەکەکان و لە شوێنەکان ئابڕاوی کردنێتەوە من لە بیرم نییە کاتی خۆی یەکێتی لە شاخە زۆری موختارەکانی یەکوشت لەبەرەوەی کە هەمویان بوون بە جاسوسی حیزبی باعس کەواتە بەپێی ئەرکەکانی خۆیان ئەرکەکانی موختار چی عەزیزان و خۆشەویستان
واتە ئاگادارکردنەوەی لایەنی پەیوەندیدار لە هەرجم و جوڵوکارێکی گوماناوی کە هەڕەشە بێ بۆ سەر ئاسایشی هەرێمی کوردستان. لە ڕوانگەی پارتی و بنەماڵەی بازانیەوە هاتنە سەرشەقامی خەڵک کە داوای نانەکە، داوای کارەکە، داوای ئازادیەکە، داوای ئاوەکە لە فەرهەنگی بنەماڵەی بازانیە ئەمە ناونراوە ئاسایشی هەرێم یان تێکدانی ئاسایشی هەرێم. ئاسایشی هەرێم پوچەڵ بچوو کراوەتەوە بۆ ئاسایشی بنەماڵەی بازانی و سەرانی پارتی و پارەکانیان و مڵک و سامانەکانیان. تۆ لە هەولێر و بادینانە بژی وە کۆمنتێک بنووسە تەنها بڵێ ئاو نییە یا بڵێ کارەبا نییە، تۆ ئیتر لە ڕوانگەی بنەماڵەی بازانیەوە ئاسایشی هەرێمت تێکداوە. باشە ئەبێ بڕێتە زیندان. وردە وردە دوای ئەو کودەتایشی کە بنەماڵەی بازانی دەڕێگەی پاڤێڵ و قوبات ئەوانەوە کردی سلێمانیش بۆ دەرداچێ. لە ڕوانگەی بنەماڵەی بازانیەوە ئەوەی پێش جەندەرمەی تورک کەوتووە، ئەوەی کە گریلای پێکەکە شەهید دەکا بۆ تورکیا، ئەوەی کە لە سیجێگا لەشکری تورکیای مۆڵداوە و هێناوێتە سەر ئابڕووی گەلێ، ئەوەی هەولێر و بادینانی میتاندووە یا بە میتی کردووە، ئەوەی داعش هێنێ 8,000 ڕاکەفانی لەسەر شان ڕاکات و ناوچەی شەنگاڵ تەسلیمەکە، ئەوەی هەزاران ژن و کچی دەبرێتە بازاڕەکانی عەرەبی و دەفرۆشێ، ئەوەی هەر ناجارە جارێ فڕۆکەخانەی لە هەولێر ئەدێتە بەر ساروخ، ئەوەی خەڵکی ئازادی و کار و نان و ژیانی نییە، ئەمانە بە نەبوونی ئاسایشی هەرێم نازانێ و بەخالیان نایە. بەس ئەوەی کە ژنێ پیاوێ بێتە سەر شەقام بڵێ ئاو نییە کارەبا نییە و مزاهرەیە بکە ناڕزایی دەرببڕێ ئیتر ئەبێتە سەرەوەی کە ئاسایشی هەرێمی کوردستان تێکداوە. بۆیە دوور لە ڕوویەوە خوێڕنێکی وەکەوە موختارەی باداوە پەکە پاراستن دایناوە کە کاتێک خەڵکی گەڕەکەکان دێن و داوای ئاوی خواردنەوەیەکەن ئەو دێت و ئەڵێ سوکاتی بە خەڵکەکەیەکە و بە کولی بیڵێم ئەمانە ئەبێ ڕۆژێ ڕۆژان باجی ئەم سەگ گۆڕەی خۆیان بدەن بەڕاستی کە دەرهەق بە خەڵکی کوردستانێکن. پاشان ئەم موختارە ڕۆژانە ئەبیسێ کە دوو کەس بێتە سەر شەقام پیانڵەن ئاژاوە چی؟ کاتێکیش کە ئەم ئەو خەڵکا بینێ یەتە سەکۆڕانەکان و شەقامەکان داوای ئاوەکە ئەمیش قسەکەی پاتی دووبارە ئاکاتەوە پێیان دەڵێ ئاژاوە چی؟ بەداخەوە بەڕاستی دوای 30 ساڵ لە کوردستانە لەژێر دەستی چەتەکانی شاخە چەتەکانی پارتی یەکێتیە ئێسێش هەلومەرجی کوردستان و خەڵکەکەی ئەوە حاڵەکەی کە بینی ڕۆژ بە ڕۆژ خراپتری لێ بۆ شارەزایتان ڕۆژێ دادێ تەواوی ئەمانە قڵ ببێتەوە و ئەبێ ئەمانە بە مانای کەلیمە باجەکەی بدەن. جا عزیزانی من ئەمانە هەمویان ئەتوانم بڵێم سەرۆکتنی یەکترین لە ڕاستیە. سێری شاسواری ئەولواحید کە لە کاتێکە لە هەولێرە ئاو نییە بە نمونە شاسوار دانیشێڵێ ئەوە من ئاوە گەێنمە خەڵک و ئالەم بابەتانە بەم سیاسە سەخیفە ئەوێ باری سەرشانی پارتی و دەسەڵاتە سووکە لە حەقیقەتە. من لە هیچ جۆش و کەدارێکی دنیایە ئۆپۆزیسیۆنی وام نەبینیوە کە ئیشی دەسەڵات جێبەجێ بکات. تۆ ئەگەر پارەی لێوە ناگری ئەگەر شەریکینی ئەگەر ئەمە فێڵنیە لە خەڵک ئەوە کەی کێشەی تۆیە. هەموو ئۆپۆزیسیۆنێک لە ئاسی دنیایە بۆ بە درێژایی تاریخ هەڵ ئەسێت لەسەر نەقد لەسەر کارە نەشیا و ساختە کارانەکەی دەسەڵات کارەکە کاتێ ئاو نییە کارەبا نییە ژیان نییە گوزەران نییە هەموو ئەمانە لە قاوەدا و بە خەڵکەڵێ بەرامبەر بەمانە ڕاپەڕن و ئەم دەساتە بڕوخێنن بەڵام ئەم بە پێشەوانەوە ئەڕوا بۆ نمونە 4 تەنکەر ئاوە بۆ مەسەلەی دەنگدان دوایی دەنگەکان ئاتەوە بە پارتی ئایاتەوە بە یەکێتی. ئادەی ئەندام پەرلەمانەکان کە لە بەغا بوون یا ئەوانەی کە لە هەولێرن چ خێرێکیان بۆ خەڵکی کوردستانە بۆ زەحمەت نەبێ. ئەگەر 2 مانگتر هەڵبژاد نەکرێ تۆ بڵێن 20 ئەندام پەرلەمان 50 ئەنێری بۆ بەغا چ خێرێکی بۆ خەڵکی کوردستان هەبووە تا ئینسانی کوردی بڕۆ دەنگیان پێ بدا یا دەنگ بدا بە بەجوتەوەی گۆڕانەکەی عومەری سێعەلی و هەتیوەکانی نەوشان سەفا یا دەنگ بدا بە شاسوار عەبدولواحید و بە ئەم هەموو دز و درۆست و ساختە چێ بەڕاست. با لە کاتی خۆی بێ ئەو کاتە قسەی خۆمان لەسەر کولی هەڵبژاردنەکان ئەبێ. عزیزان لێرەوە ئەچمە سەر چیرۆکی ئەم ژەهر خواردکردنەی کە پاڤێڵ تاڵەبانی واتە ژەهرەکەی دەباشان قسە و باسی لەسەرەکە ئەمەوێ لێرەوە سەرنجی خۆم لەسەرەوە مۆزوعانە بخەمە ڕوو بۆ هەموو لایەک. هەڵبەتە من ئەم چیرۆکەم چەندین جار خوێندەوە کە پاڤێڵ سەبارەت بە چیرۆکردنی ژەهر خواردن ژێڕاوێتەوە بەڕاستی چەند خاڵە سەرنجی ڕاکێشام ئەمەوێ لێرەدەوە بە حزوری ئێوە یا بۆ ئێوەی باسکەم. سەرەتا بە حکمی ئەوەی کە من مێژوویەکە سەرانی پارتی وێشێتی و بنەماڵی بازانی و تاڵەبانی ئەناسم و ئەمەندەم درۆ لێبینیون بەڕاستی ناتوانم بڕوا بکەم بەم چیرۆکانە.
من وەک خودی خۆم پێم وایە سەر لەبەری چیرۆکەکە درۆیە تەنها بۆ ئەوەیە سەرنجی خەڵکی لەسەر کودەتاکە لابەرێ و هەر بەگشتی مرۆڤی عاقڵ نابێ بڕوا بە قسەی بنەماڵی بازانیم سەرانی پارتیوێشێتی و کوڕانی تاڵەبانی و شانازەکان بکات ئەوانە هیچ کاتێک قسەیەکی ڕاستیان نەکردووە درۆ زیاتر سیدانە ساڵە ئەمانە درۆ لەگەر کۆی کۆمەلگای ئێمە یاکەن هەر لەبەرەوەیشە ئەگەر بە سڵفە بەلای قسەیەکی ڕاستە بچن بەڕاستی ئینسان ناتوانێ بڕوایان پێ بکە ئەوەندە درۆمان لێبینیون بنمونە باباسیکەم پاڤێڵ ئەیتوانی کودەتاکە نەکە دادگا بگرێ لە لاهور یان لەو کەسانەی کە خۆی داوەتی کردوون بۆ باخەکەی خۆی لە مێرگەپان چونکە چیرۆکەکە ئاوا باسەکە خۆی عادەتەن ئەبوو پرۆسەکە ئەگەر مەسەلەی ژەهر خواردن لە ئارادا بووایە ئەبوایە ئەویان داوەت کردایە واتە پاڤێڵیان داوەت کردایە و ئینجا ئەو کاریان بکردایە بەرامبەر بە پاڤێڵ تاڵەبانی نەک ئەم خەڵکانێ داوەتکە و لەوێ ژەهر خواردووی بکەن و ئەمیش بۆ خۆی گومان دروستەکات پاشان وەکو خۆی لە جێرانەوەیەکە باسیەکاڵێ هەر یەکە لە لاهوری شێرجەنگی دەربازی کۆسەر ڕەسوڵ شاڵاوی برایی پۆڵۆ و پۆڵادیش بەشداریان کردووە گوایە بەم کۆبوونەوە میوانداریە ویسوێتی پۆڵۆ و پۆڵاد ئاشکاتەوە کە کێشیان لە بەینا هەبووە گوایە لە دانیشتنەکەدا شەربەتێکی پۆرتەقاڵیان بۆ هێنا بۆ بردووە کێ شەربەتەکەی بۆ هێناوە بردووە ئەمە بۆ خۆی دیار نیە و باسی ناکە وە خۆی ئەڵێ قومێک لە شەربەتەکە ئەدا و ئەچێ بەلای مناڵەکانیەوە پاشان گەڕاوەتەوە و قومێکی لە شەربەتەکە ئەدا ئەخواتەوە هەستی کردووە کە ئەم شەربەتە تامی گۆڕاوە هەر لەوەیە پێی وتون ئەم شەربەتە زۆر ناخۆشە دیارە شتێکتان تێکردووە ئەڵێ خەیاڵم بۆ شەهر نەچووە پێی وابووە کە کوحولیان تێکردووە پێیان وتووە هیچ نییە بیخۆرەوە جاشێ پێی وتووە هیچ نییە بیخۆرەوە ئەوەش بۆ خۆی دیار نییە هیچ نییە بیخۆرەوە یعنی چی لەم هاوکێشەیە بەڕاستی پاشان هەستی کردووە کە سەرمایەتی و قەمسەڵێکی لەبەر کردووە و بە شاڵاوی وتووە من وەزعم باش نییە شاڵا وتوتی با بڕۆین لەو کاتەیە لاهور باوەشی پیا کردووە و بە زمانی ئینگلیسی پێی وتووە بای بای ئامۆزا هەموو گومانەکەی ئەم ئینسانە لە لاهوری شێرجەنگی ئەوەیە کە وەختێ ماڵئاوایی لێکردی بای بای ئامۆزا باشە ئەمە لە ژاتی خۆحافیزەکەی بووە پێی وایە مادەم وتوتی بای بای ئامۆزا ئەوە ئەو دەرمان خواردی کردووە تۆ سەری ئەم گاڵتەجاری و ئەم مەهزەلەیە لە دواییە پرۆسەی نەخۆشخانە باسەکات و ئەڵێ ئێستا من ناتوانم بیسەلمێنم کە لاهوری شێرجەنگی خۆی ژارەکەی کردوتە ناو شەربەتەکەی منەوە بۆ شەربەتەکەەوە بۆ من بەڵام دەزانم ئەم ژەهرە لەژێر چەتری ئەودا بووە واتە لەژێر چەتری دەستگای زانیاریەکەی خۆیشیا بووە کە خۆشی هاوسەرۆکی یەکێتیە بەڕاستی دەستگای زانیاریشی حیزبەکەی خۆیەتی باشە جا ئەوە بۆشی ناڵێ هەر ئەوەی کە باسی دژە تیرۆر ناکە لەبەر دژە تیرۆری پێشتر کڕیوە دەستگای زانیاری بۆ نەکڕاوە کەواتە ئەبێ دەستگای زانیاری تاوانبار بکە بەوەی کە نەیتوانیوە کۆنتڕۆلی بکە نەک دەستگای دژە تیرۆر کە تەسلیمی خۆی کردوون و کڕیونیت باشە ئەڵێ 2 هەفتە بەر لەوەی کە کودەتاکە بکرێ ئەم مەوزوعە ڕووی داوە واتە ئەم داوەتیە لە مێرگەپان لە باخەکەیە و ئەم گروپە و چەندین کەسی تری لێبووە دیارە کەسانێکیش کە خزمەتیان کردوون بە شەربەت و بە کوحول و بە نازارم خواردنەوە ئەلە بابەتانە تیایە بۆ بەڕاستی باشە چۆن 2 هەفتە تۆوەکو پاڤێڵ تەحەمولی کردو هیچی نەوتووە سەبارەت بە مۆزوعە بۆچی دوای کودەتاکە ئینجایی باسی ژەهر خواردووەکەیت بۆچی پێشتر بەنهێنی نێچی لەبان بازانی بەبێ ئەوەی یەک کەس لە ناوێکێتی بزانێ بە خودی لاهوری شێرجەنگیشەوە کتابی کردووە بۆ ئەو 2 کەسە کە وەکو 2 پۆست حکوومەت گۆڕیوێتی و مۆر و واژەی کردووە کە سەرۆشی دەستگای زانیاری دژە تیرۆر لابرن ئایا ئەمە جگە لە ڕەوایەتدان بە کودەتاکە چیترە بۆچی لەم 2 هەفتەیە لە ناو دەستگای زانیاریە هیچ لێکۆڵینەوەیەکی نەکردووە مەگەر چی ئەیتوانی دەستی تۆ بگرێ پاڤێڵ تاڵەبانی ئەگەر بچوویتە لە دەستگای زانیاریە لێکۆڵینەوە بکردایە یان بۆچی سەرکردایەتی حیزبەکەتی کۆ نەکردەوە بەڵگەکانی بخەیتە ڕوو بۆیان مەسەلەکەت بسەلماندایە ئەو کاتە نەک حیزبەکەی خۆت ڕای هەموو کۆمەلگا لەگەڵ تۆ بوو هەر کەس و گروپێ بەسەر یاساغ بۆیەتەوە ئەوە دڵنیە بە کۆتایی سیاسی و کۆمەڵایەتی و ئینسانە ئەهات بۆچی تۆ نەهاتی
لە پێش کودەتاکەتەوە بۆ نمونە ئەنجومەنی باڵات، بۆ نمونە مەکتەبی سیاسی، بۆ نمونە ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکەت هەمویان کۆکەیتەوە بڵێ کاکە من ئەمەم لە بەرامبەرا کراوە، دەرمان خوارد کراوم، گومانم لەوە هەیە، ئەبێ لێکۆڵینەوە بکرێ. ئەگەر ئەمەت بکردایە ئەو کاتەوە بیش سەلماندایە دڵنیا بە نەکەرێکێتی بەڵکو هەموو کەسێ لەگەڵ تۆیە باشە. پاشانیش ئەگەر تۆ کودەتان لەبەر تەنها لەبەر ژار خواردنەکە کردووە بۆچی بەسەر لاهورە؟ بۆچی ئەدوێت ئەبێ لاهور بڕوا کوردستان بەجێ بهێڵێ؟ چۆن کەسی تاوانبار ئەبێ دەرگای فڕۆکەخانەی بۆ بکرێتەوە بڕوا؟ ئەمە نایسەلمێنێ کە بەڕاستی تۆ درۆکەی؟ ئەی ئەوە نییە ئێستا خۆت ئەڵێ من بەڵگەم نییە کە لاهور ئەم کارێک کردبێت؟ باشە چەند کەس لەو دانیش نابووە کە تۆ داوەتێ کردوون، چی ئەڵێشێکی تر لەوانە نەبووە. هەڵبەتە ئەگەشتیوە لە گۆڕەدا هەبێ، چونکە وەکو لەسەرەوە وتم من خۆم لە بناغەوە بڕوان بەم چیرۆکە نییە. باشە بەدەر لەمە بۆچی باسی گەندەڵی و دزی و سەرانەسەندن و ئەلەم بابەتان ناکەین کە تۆ خۆت و براکەت یەکەمین کەسانێکی گەندەڵ و قاچاقچی و دز و درۆزن بوون بەڕاستی لە مێژووی ئێمەیە. مەگەر بەشەر هەیە نەزانێت یەکەمین گەورە دز و گەورەترین مافیا بنەماڵی بازانیە کە تۆ بوان ئەچەمیتەوە؟ ئایا هەموو کورد نازانێ بەس شاناز و لەتیفی مێردی دەیان ملیار دۆلاریان بۆ خۆیان دزیوە؟ بەس قوباد و خۆت دەیان ملیار دۆلارتان لە مڵک و ماڵی خەڵکی تاڵان کردووە؟ ئایا یەک کەسێک هەیە لە سەرانی کۆنی یەکێتی کە دەیان ملیۆن دۆلاری ئەم گەلەی نەدزی بێ؟ ئایا کۆسەت و کوڕەکانی دەیان ملیاریان نەدزیوە؟ ئایا هەر ئێستا کە من ئەم قساناکەم زۆرترین قاچاقچێتی بە سەرۆکایەتی خودی پاڤێڵ و قوبادی برای ناکرێت لە مەزەکانە؟ ئایا ئەو ئاسایشەی نادووتانە مەزەکان کە بەس بۆ فشەفش ڕۆشتون ئایا ئەوان ئەتوانن سەری قاچاقچێتەکانی ئێوە بکەن یان نا؟ پرسیارە سادەکە ئەوەیە ئایا ئێوە ئەم هەموو سامانتان لە شۆ هێناوە و لە شۆ کۆتان کردوتەوە؟ مەگەر هەمووی دزی نییە؟ مەگەر هەمووی پارەی خەڵکی نییە؟ ئێساشن بەکارهێنن بۆ کردنی خەڵک. ئێوە ئەڵێن هەموو ئەمانە هینی یەکێتیە، یەکێتیش هینی خۆمانە، کەواتە دزەکە هەر خۆتان بە ناو یەکێتیەوە. یەکێتی بێت دزەکان چییە؟ مەسەن چ مەعدەنێک و چ دەعبایەکە بەڕاستی؟ ئەسڵ ئەوەیە عەزیزان، ئەم باسانە هیچ بەهایەکیان نییە بەڕاستی. ئەم قسانە بەم تۆهمە پێچانەوە ئەیانەوێ بەو ئاواتانە بگەن کە خۆیان ئەیانەوێ تا زیاتر بدزن و زیاتر دەوڵەمەند بن و زۆرترین بەرن بەڕاستی. ئەجینە بەپێ هەموو منتەقی عەزیزان هیچ تۆمەتبارکردنێک لە یاسایە ناتوانێ نرخی یاسایی هەبێ تا تۆمەتەکە بەسەر تۆمەتبارەکە ساغ نەبێتەوە. باشە؟ نازانی تۆمەتبار بێتاوانە تا ئەو کاتەی تاوانەکە یەسەلمێنرێ؟ هەموو ئەمانە ئێوە ئەیزانن و ئێمەش ئەیزانن بەڕاستی. ئەی چۆنە تۆ پورە شاقازت ئەف و شانازت پێش هەموو شتێ کەوتون و لاهوتان کردە تاوانبار و پەلاماتاندا. ئێساش ئەڵێن من هیچ بەڵگەیەکم نییە لاهور کردبێتی بەڵام لەژێر چەتی ئەودا کراوە. جا بەڵکو و شاقازی پورێ کردبێتی یا کوڕانی کۆسەر کردبێتان. باشە؟ یا چالێنەرێ یا شەربەتێکەرێ بە نمونە بۆ دەستگای شکیان کردبێ. تۆ چۆن بێ لێکۆڵینەوە یەکسەر ئەم بڕیارە ئەدەی؟ ئەوە یەک مانگشتی ئەپەڕێ هەتاوەکو ئێستا ئەو لیژنەیەتان دروست نەکردووە کە لاوری شێرزەنگی داوا ئەکات لە مەکتەبی سیاسی کە ئەو لیژنەیە دروستکەن بۆ لێکۆڵینەوە لەم مەوزوعە. ئەوەشتان نەکردووە بەڕاستی. ئایا لەبەرەوەی دوای هەستانی ئەو شەوەتان لە هەور باوەشی پێگوێتی بای بای ئامۆزە تخوا من گاڵتەجاری نییە بەڕاستی. ئەسڵەوەی کە ئێوەتان هێ بڵێن یەکێتیینی خۆمانە. باشە؟ بۆیە لە ڕوانگەی ئارام ئەحمەدەوە ئەم کەلاکە تۆپیوە ئەم کۆمپانیا پڕ لە جێدەیە ئەم عەلی بابایە وەڵای هەر بۆ ئێوە باشە. هەر بە هەر ئێوەش بۆ پێشووتر. بۆیە یەکێتی پارتی بسووتەوەی گۆڕان ئێستا نەک جێگەی شانازین ئەمانە هەر بەڕاستی بوونی ئەمانە جێگەی شەرمەزاریە. باشە؟ لە جێگایەکە عەقڵی کوردی لەنگە کە بەڕاستی ئەمانە حیزبنی و ئەمان لە کوردستانە هەن. باشە؟ ئێستا ژیان بە ناوی چاکسازیەوە قسەیەکە. زۆر کەسی پێش ئێوە شیعاری چاکسازی هەڵگرت ماوەیەک بەکاری هێناوە بۆ بەدەستهێنانی بەشەوەندی زیاتر و بۆ پارەی زیاتر کە گیرفانی فولتر بووە واسی لەو شیعارەش هێناوە بەڕاستی.
پارتی یەکێتی و گۆڕان داڕزاون خۆشەویستانی من ئەوانە ئیتر چاکسازی هەڵناگرێن چاکسازی بەنەمانی ئەمانە کۆتا دەست پێکات هەتا ئەمانە مابن دڵنیابن لەوە محاڵە بچووکترین بۆ بەرەو پێشەوە چوون هەبێت چۆن دزی و جەردە و مافیا ئەتوانێت باسی چاکسازی کە و بەداخیشەوە خەڵکانێک هەبن گوێیان لێ بگرن باشە ئێستاش پاڤێڵ ئەڵێ یەکێتی نوێیەکەینەوە شاناز ئەڵێ ئەیکەینەوە بە یەکێتیەکەی جاران کوڕە دەبڕۆنەی قەشمەرینە 30 ساڵە یەکێتی بۆ بەشەوەندی تایبەت بەکار هاتووە یەکێتی کەی حیزبە پارتی کەی حیزبە ئەمانە هەمووی کۆمپانیان بۆ پارەپیاکردن ئاشا ئەمە شوێی تازەکردنەوەیە تۆ هەڵەسی مەسئول مەڵبەندێکی چەمچەماڵ لەبەر ئەوەی پێتان وایە سەر بە لاهورە فەرمای دەژێرکردنی بۆ دەرەکەن باشە کە کەسێک پێشتر کە کاژێری ئەم مەڵبەندە بووە جاسووسی پاراسن بووە دەستگاکانی خۆتان زانیاری کەشی کردووە بە فەرمانی دادوەری خۆشتان لە ڕێگەی ئاسایشی ڕۆژئاواکەی خۆتانەوە دەگیر کراوە لە ریزەکەی دەرکراوە ئێستا پاڤێڵ و ئەمانە ئەچن ئەمە هێنش کاتکە لە مەڵبەندەکەی چەمچەماڵ ئەویش ئەمڕۆ چۆ بەردەم دادگا دادگاکەی فەشڵ بوو هیچ کۆتایی پێ هاتووتەوە ناکرێت چونکە پەیوەندی بە مەسئول مەڵبەندی چەمچەماڵەوە نەبوو بە شەرفرۆش نە بەڕاستی باشە ئەمڕۆ پارێزەرەکەی چووە بەردەم دادگا دادوەر فەرمانی گرتنەکەی هەڵوەشانەوە چونکە گرتنی ئەو سیخوڕە پەیوەندی بەوە نەبوو ڕاستی باشە بۆ مەگەر ئێوە ئەزانن خەڵکی ئەم ڕاستیان نازانێ ها ئایا ئێوە وا تێگەشتوون خەڵکی ئەو پەڕیایەکە ناخوێنێتەوە ها هەر ئەو ڕۆژەی کە شانازی بلێ ئەحارە چووە مەڵبەندەکەی سلێمانی وتی مەسئولی ئەم مەڵبەندە نەخۆشە و چووە بۆ ئەوروپا و بە هیوادارین کە سەلامەت بێت و ئالم بابەتانە و بگەڕێتەوە دوێنێ ڕێکلام بڵاو بۆتەوە ئیدعا وەڵا ئامر قەبز بۆ ئەوش دەرچووە بۆیە ئێوە وەکو پاڤێڵ و قوباد و شانازەکان یەکەمین کەسانێکن کە یەکێتیتان بۆ گیرفانی خۆتان و بەژۆنی خۆتان بەکارهێناوە باشە بۆ یەکێتی چییە جگە لە مانگایەک بۆ دادۆشینی شیرەکەی و بۆ ئێوە بیخۆن بۆ مەگەر هەر ئەم یەکێتیە ئێوەی نەکردەوە بە ملوێنێر مەگەر ژیانی شاهانەی بۆ نەخوڵقاندون ناو کۆشکەکانتانە مەگەر هەر بە ناوی یەکێتیەوە کە سوکاری سەربەسی شەهیدان و ئەم قسانەی خۆتان ڕۆژانە ئەیکەنەوە نەبوون بە پادشا کە سوکاری شەهیدانیش نان نییە بیخۆن ئاویان نییە کار و ژیانیان نییە شاقازیت باسی کەسوکاری شەهیدانم بۆکە ڕەڵا کەسوکاری شەهیدان وەکو پوش سەری تۆکەن شاناز خانم وەکو پوش سەریتەکەن باشە ئەوانەی کە دەوری تۆیاندا ئەو ڕۆژە کۆمەڵێک کەلاکی تۆپیون وەکو سەک بۆ ئێسکرانەوە لێت کۆ بنەوە کەسێ زەڕەیە شەرەف و کەرامەتی هەبێ کەسێ زەڕەیە غیرەتی هەبێ کەسێ بەڕاستی ئەگەر سۆزانی نەبێ دەوری تۆ نایە لە حقیقەتە حاجە حازری لە باوکیشم ناکەم لە حقیقەتە باشە ئەمە ڕاستیە بۆ مەگەر هیچ تێماوە لە وڵاتە ئێوەتان دزی بێ پارتی و یەکێتی و بنەماڵی تاڵەبانی و سەرانی یەکێتی و سەرانی پارتی ئێوە بە ناوی حیزبەوە چیتان نەکرد بە ناوی مێژووە بە ناوی شەهیدانەوە بە ناوی پێشمەرگەوە بە ناوی ئەمەوە ئێوە چیتان نەکرد لە کۆمەلگای ئێمە 30 ساڵە چۆنتان لە ڕووی ئێسەیەن داوای دەنگدان لە خەڵکەکەن و خەڵ دەنگتان بداتێ بۆیە ئەگەر قەرارە چاکسازیە لە ئارا بێت پێویستە یەکەمین چاکسازی تەسلیمکردنەوەی دەباشان و بناری گۆیژە بێ یەکەمین چاکسازی تەسلیمکردنەوەی ئەو جێگایانە بێ کە بنەماڵی تاڵەبانی دزیویانە باشە بە گردەکەی گۆڕانیشەوە کە سەرلەبەری دزراوە بەڕاستی باشە بە حەسیب ساڵحەوە کە ئوتێر سلێمانیە باشە بە بینای فیرقەی کۆنەوە بە بینای دایرەی ئەمنی کۆنەوە بە بینای شارەوانی کۆنەوە بە مەعمەلی جگەرەکەوە بە ئوتێل ئاشتیەوە بە بینای نادی سەناعی کۆن کە ئێستا ئوتێل ڕامادایە بە بینای بەنزیرخانەی عەقاریەوە کە ئێستا سیتیستانە بە گردی محاوەزەی کۆنەوە کە کۆسەتیایە باوێشکەیە باشە بە 2000 مەتر دایرەی کارەبای بەرامبەر نادی مهندسینەوە بە مەڵبەندی ڕێخستنی سلێمانیەوە بە گەراژی بەسەحەی تەنیشت مەڵبەندەوە بە بینای مەکتەبی سیاسیەوە بە دەیان بینای گەڕەکەکانی ترەوە کە ئێوە هەمووتان دزیوە بنەماڵی تاڵەبانی باشە مەگەر ئەمانە هەمووی لە بەرچاوە نییە هەمووی ئاشکرا نییە بەڕاستی هەموو ئەمانە مڵکی ئێوە نین
لحسب صالحەوە تا سەرچنان بەس ئەو جادەیە 2 کیلۆمەتر نابێ باعی 100 ملیار دۆلارە بنەماڵی تەڵەبانی هەمویان دزیوە بۆ خۆیان باشە 10 ملیار دۆلاری کاش با ئەمەشیان پێ بڵێن بۆ سەربەزمی شاناز خۆشەویستان کە ئەمانە ئاوا قسە سەر ئەم مۆزوعە ناکەن جاوە من بۆتان بڵاوەکەم و یاتیادی بە ڤیدۆکە بۆتان بڵاوەکەمەوە کە ڤیدۆکە خۆمان گرتومانە بەس ئەمە خۆشەویستان هەموو ئەو ڕێزە هینی ماڵی ئەینە یەک دەقەت خوا بزانم ئەو ڕێزای بینن ئەوە دوای بۆتان بڵاوەکەمەوە ئەو ڕێزە هەموو هیچ شانازە لە بەریتانیا خۆشە لە لەندەن ئەوە جوان پیشانی نایە بەداخەوە ئەو ڕێزە کە بە ڤیدۆ گرتومانە خۆشەویستان هەر هەمووی دوایی بڵاوی یەکەمەوە لە پەیجەکەیە هەر هەموو ئەو ڕێزە هینی ماڵی شانازی برای مەحمەد لە لەندەنە کە جیویانە عەزیزانی من کەژی شای ئێستا لە سێمانی دانیشتووە ئەڵێ خەڵچینە ئەگەر یەکێتی شکست بێنێ من شکست بێکەی شکست ئەهێنێ یعنی خۆی خاتە ڕێزی یەکێتیەوە شکست ئەهێنێ تۆ یەکێتی هەر شەدە دەرهات منتانەشکا بەڕاستی بە خۆتانە بە یەکێتە کەشتانەوە جا بۆ شکست دێنن ئێوەی دز و درۆزن بۆچی بوونتان هەبێ عەسڵن یەکێتی شکست ئەهێنێ بە جەهەنەم جا چییە چی هێناوە بۆ خەڵکی کوردستان زەحمەت نەبێ تاوەکو خەڵک خەمی بێ وای توخوا یەکێتی شکستی هێناوە هەردوو چاوی دەرەهات خۆش و یەکێتێکەشە باس شکست بێنێ چییە هی پارتی بنەماڵی بازانیشە باشە بۆیە عەزیزان ئەوانەی کە باسێکەمی بەڵگەیە زەویەک لە ئینگلتەرا لە ڕێگەی فرۆخانەی کاتۆیک بە بڕی 5 ملیۆن پاوەند هینی شانازی برای مەحمەدە خۆشەویستان خانوویەک لە بەغا بە ناوی لەتیفە ورگەی مێردیوەیەتی باشە بای 25 ملیۆن دۆلار هەمووتان ئەمانە ئاسان با خەڵکی بڕوە لێکۆڵینەوە بکات ڤێلایەک لە لەندەن بای 25 ملیۆن پاوەنە باشە وەکو لەتیفی مێردی باسیەکە دێن ئەو دەست و حەمام و ژوور نووسی تێدایە باشە ئەم ڤێلایە هێندە زەخمە خۆشەویستان هەر کەسە بچێتە ناوی سەری سڕەمێنێت باشە ماڵی زۆربەی مەلیکەکان کە لە وڵاتانی ئەوروپا بەریتانیا هەیە بەقەدەر ئەوانەی خلیج بەقەدەر هینی ئەوەی شاناز و لەتیف خۆش نییە باشە تەنها لە دەباشانە 10 تا 12 دۆنم زەویان داژی کردووە کە بە ناوی لەتیفی مێردیوێتی باشە چەندین دۆنم زەویتیان داژی کردووە هەر لە گۆیژەیە بە ناوی ئەم شێڕەتیفەی مێردیوێتی و بە ناوی مناڵەکانیوێتی خۆشەویستان باشە ئیتر باسی ئاسۆسی کوڕی ناکەی کە لە منتیقەی نایزبریدج کە گرانبەهاترین شوێنە لە بەریتانیا شوقەی تایبەتی خۆی هەیە کە شوێنی ملیاردێرەکانە باشە یا شوقەیەکی تر لە فارۆ گروپ نرخەکەی کە نازانێ بەڕاستی ئیتر باسی مناڵەکانی ناکەین کە ئەمانە چیان هەیە عەزیزان و خۆشەویستانی یعنی منطقی تێدا نییە بەڕاستی شانازێک لە بەرەوەی کچی برای مەحمەدە کە لە هەموو تەمەنیا زیبکەیەک هەر نازانێت سیاسەت و حیزب چییە بووبێ بە خاوەنی 2 تا 3 ملیار دۆلار ئەم شانازە ئەبێ پاڤێڵ و قوبادەکان چەندیان هەبێ دەی چ منطقێکی تێدایە خەڵک لە سێمانی بێ دەنگ با بە شانازی برای مەحمەد ها دوای نەخۆشکەوتنی مام جەلال ئەمە هەموو یەکێتیەکان ئەزانن لە بەریتانیا خۆشەویستە لە لەندەن بینایەکی تریان کردەوە بە 5 نهۆمیان کردەوە یعنی بیناکە 5 نهۆمە کە لە یەکێک لە شوێنە هەرە بەناوبانگەکانی لەندەنە لەسەر ڕووباری تایمز خۆشەویستە بەحساب ئەم بینا 5 نهۆمیە بۆ ناوەندێکێتی کڕاوە بەڵام ئەو بینایە بە ناوی خودی شانازەوەیە وە شاناز خۆشی ئەمە ناشارێتەوە ئەڵێ بەڵێ بینای منەوە بە ناوی منەوەیە و لە کەسی ناتەز بەحساب بۆ کەسی ناکە باشە دوو فلاتیە لە کۆمەڵگەی بەهاران باشە بزانن نرخەکانی بای چەندێ زەحمەت نەبێت باش نییە عەزیزان ئەمانە ئەم هەموو سامانیان لە میلەتەی ئێمە دزیوە کە چیە دانیشن کە سوکاری شەهیدان ئێوە یەکێتیەکەتان و چەپکە گوڵەکەی مامە کۆرە چەپکە گوڵەکەی مامەی چی وشتی چی ئێوە کۆمەڵێ دز و درۆستن و ساختە چین ئەی هەوارێکێتی چی پارتی چی میلەتی نەکبەت ئەوە کەس و کاری شەهیدان کورە مناڵی شەهیدەکان کورە کچ و کوڕی شەهیدەکان کورە کاکە دوای ئەم ساختەچیان تاکەی ئەکەون تاکەی بەم قسانە ئێوە خەڵەتێنن ئەرێ هەر بەڕاستی ئێوە عیب ناکەن ئێوە وەڵڵی حەیفە بەڕاستی ئینسان دوای ئەم هەموو دز و خای نەکەوێ دوای کوڕی کۆستەت کەوێ بەڕاستی باشە ئەمانەکەون ئەوە چ حاڵێکە ئەو میلەتە ئێمە تێدایە ئەی هاوار ها چ حاڵێکە بەڕاستی هەر مناڵێکی ئەمانە بینی بڕۆسێنی کە مناڵەکانی شاناس
لە ئاسۆسەوە لە زاگرۆسەوە لە ساراوە بزانەکەن چیان هەیە ئەمە خاوەنی چین بەڕاستی ها کاکە دنیایان دزیوە ئەمانە باشە ئایکیویان دروست کردووە لەوێ باشە بەس بیناکەی بایی نازانم $100 ملیۆن دەی بەم حاڵەوە پافێڵەشێت یە دانیشێ ئەچێت هینەکە وەڵا کاکە ئێمە چاکسازی شێکی کاکیژێ تۆ خەریکی تەسفێکردنی لە هەنگرەکانی لاوریشە جەنگیت و تەواو قسەی قۆڕمەکە ئەگەر تەسفێکە لە خۆتۆ دەست پێکە زەحمە نەبێ لە شەنازە دەست پێ بکە زەحمە نەبێ پاڤێڵ تاڵەبانی بۆ دەستگرێ بەسەر گردەکەی زەرگەتەیە دەستگرێ بەسەر گردەکەی کۆسە ڕسوولە خۆمی دزراوە ئەوانە دەستگرێ بەسەر سامانەکەی شانازە دەستگرێ بەسەر شانازی سامانی فڵان فیسارەکانە ئەمانە هەمووی دزی و تاڵانیە کاکە ئەژێ بیگەڕنەوە بۆ خەڵک نەبیبن بۆ خۆتاوکە و نەمای تاڵەبێ بنەمای برای محمد ئەمە نابێ بەڕاستی دەی باشە بەم حاڵەوە خۆشەویستانی من خەڵکی دەنگ بدا بە ئێوە یا بە گۆڕانتڕی گردەکە بە عومەری سەعەلی کوڕەکانی کاکەنەوە ها یعنی ئەکرێ خەڵکدا ئەو تەنەجەیە گێل و گەوش بێ ئیمانی بە مەسائیلی پەرلەمان و هەڵبژاردن مابێ بەڕاستی ها خۆشەویستان ئادەی پێم بڵێن ئەم هەموو ئەندام پەرلەمان لە بەغات چیان کردووە هی گۆڕان هی نەوەی نوێ هی چی ئەن بابا ئەم قسە قوڕانە چیە برایشیم لە عێراقا سیستەمی پەرلەمانی و نازان چی ئەمانە گاڵتە جاڕیە بەڕاستی گاڵتە جاڕی عەزیزانی تۆ سێری مەکتەبی سیاسەکە یەکێتی کەن خۆشەویستان چەنە گوناحن لە ژێلولەی چەکا کۆبۆتەوە دوێنێ مەکتەبی سیاسەکەی پاڤێڵ بەتەنها چەندین مەتر لیانەوە دوورە کۆمەڵی پیاوی گرگن ناژۆرن لێ نزیک ببنەوە کۆبوونەوەی چی و مەکتەبی سیاسی چی و حیزبی چی و شتی کاکە وازدەم قسە قۆڕ و قسە قوچانە بێن بەڕاستی هەر ڕێگە نەن ئەنجومەی سەکرتاریەکەشیان کۆ بێتەوە باشە وەڵڵی دوێنێ پاڤێڵ وتوێتی ئەگەر پێویستکە بە هەموو سەکردایەتی ئەنجومەی سەکرتاری بۆ خامچنەوە بۆ ماڵەوە هیچ قیمەتێکیان نییە بەتەنها خۆی چی بوێیکە وەرن ئێوە پێ بڵێن بەس سیفەتی ئەم کابرایە هاوسەرۆکی حیزبێکە شەقی زەمانە کردوێتی بەچی هینێکەوە ئەمش لە عەسکەریان لە بەرەکە ئاخە تۆ چیت کاکە تۆ چیت بەڕاستی بەس پێم بڵێ بزانم تۆ چیت ها جدی عەسکەری لە بەرەکە دەمانچێ بەخشێتەوە چییە یعنی ئایا ئەم یەکێتیانە ناپرسم لە ئەم کابرایە تێک چووە ئەرێ ئەمە تەختەی نوقسانە ئەرێ ئەمە نەخۆشە بەڕاستی یعنی ئەمە چی ئەم کابرایەکە باشە یعنی پێت وایە پاڤێڵ تۆ بەمە بی بەسەرۆ نابی بەڕاستی ئەمەشمێ ئەوە بۆتان دووبارەکەمەوە پاڤێڵ خۆی لە گێڕانەوەکەیە ئەڵێ من هیچ بەڵگەیەکم پێ نییە لاهوری شێرجەنگی دەرمان خواردی کردبم تەواو ئەمەی تەقسەی خۆیەتی کەواتە شەڕی چیە فرۆشی زەحمەت نەبێ وەکو لە پێشەکەی هاوتم بۆچی کودەتاکە کرد بۆ بە فیتی بنەماڵی بەجێین تورکیا وازای خەڵک بەم قسانی تۆی گێر و گەوجە بێ بۆیە من لێرە بە پاڤێڵ دەڵێم تۆ قەت نابی بەسەرەوە بەڕاستی چکە تۆ کەسێکی پەتیارە و پەتەڕیت و کەسێکی نەخۆشی و فڕ بە مەسایلی سیاست و حیزبایەتیەوە نییە ئەمە چیەکێ لە خۆشی بۆ ناوی هێزی هەفتەوە ئەم کۆکاتەوە و جلێکی عەسکەری لە بەرەکات و لە خۆی واکەوە ئەمەکە باڕکە نابی بە هیچ کاکەجێن تۆ نابی بە هیچ بەڕاستی تۆ دۆڕاندووتە بە هەموو پیوانە بە هەموومانەیە بۆیە عەزیزان لێرەوە من زۆر درێژی ناکەمەوە هەویستم وەکو کورتەلایفەشم دەخێخستان بۆ کەم مەسائلی ژەهر خواردنەکەی پاڤێڵ تاڵەبانی سەرلەبەری درۆیە ئەمە تەنها پاکانەیە کە بۆ مەسەلەی کودەتاکردن و ئەمەی لە سۆشیال میدیا و باسیەکەم هینی دەباشان شەو تابیان ڕۆژتە ئێوارە خەریکی درۆکردنن لە 100 بابەتان 98یان درۆیە بابەتی ئەمانە بەڕاستی هەر لە خۆ قساکەن و لە خۆ ئەڕێسن لە حەقیقەتە وەک لە کودەتاکەشا بەڕاستی ئەمانە شکستیان خواردووە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە لاهوری شەرنجی لە بەرامبەر ئەم مۆزوعانە چیەکات باش نییە ئەمە بۆ خۆی ئەسڵەکەی بۆیە من لێرەوە بە لاهوری شەرنجی ئەڵێم مرۆڤ ئەبێت بۆ چارەنووسی خۆی بجەنگێت باشە بجەنگە بە دڵی خۆت جەنگەکان لە مێژووە تەنها بە فیشەک نییە باشە زۆر مەیدانیتر هەیە کە بەڕاستی هەموو ئەوانە مەیدانی جەنگن و فیشەکیشی نایە بەکاری بێنیت باشە من لێرەوە بە لاهوری شەرنجی ئەڵێم تۆ گەورەترین شانسە هەیە لە مێژووە بەڕاستی چونکە بەرامبەرەکە پاڤێڵە باشە هیچ کەس وەکو تۆ خاوەنی شانس نییە کە نەیارەکەی پاڤێڵ بێ هەر بەڕاستی لەما تۆ شانسە هێناوە کاکە باشە لەبەرەوە بەرامبەرەکەت پاڤێڵە هیچ نییە هەر بەڕاستی هیچ نییە پیاوێکی ناسیاسی ناکارامە جەبان بێشەهامەت درۆزن جاری وهەیە ئەگری دەرمان خۆر هەر لە خۆیەوە هەڵەسێ جلی عەسکەری لە بەرەکە و دەمانچە بەخشێتەوە من ناو پاڤێڵ دەمانچە
هەموو ئەو دەمانچانسەی نووسراوە هەدێ ڕێی جمهور ئەمە کاتی خۆی جەلات تاڵەبانی ئەم دەمانچانەی هەبووە دایناوە لەسەر کارتۆنەکەی لەسەر ئەم تەختەیە کە تایەتی نووسراوە هەدێ ڕێی سەرۆکۆماری عێراق با بڵێن ئەمەی لەسەر نووسراوە ئێستا تاڵەبانی ئەچێ یا بە پیاوەکانی خۆی بۆی بە دەمانچێک بیان کڕێت یعنی خەڵکی ئێمە ئەمەندە سووک بووە بە دەمانچێک ئەبن بە پیاوی پاڤێڵ یا بە تۆزێ پارە ئەبن بە پیاوی پاڤێڵ بەڕاستی دێ ئەوە مێژەکەی ئێمە باش نییە ئەوەیە بۆیە ئەوەی پاڤێڵ ئەم ڕۆژانە ئەیکا کە ئەچێ بۆ ناوچێ ترۆر و جلی سەربازی لەبەرەکەوە ئەمە ئەوواکە باشە کە ئێوەکو سەرۆکێ بناسێ بەرهەمی شکستە و بەرهەمی دۆڕاندنە و ئەو بەڕاستی بەغیلی ئەبا کە ناتوانێ وەکو لاوی شەرجەنگی بێت باشە ئەوە و خۆشان ئەزان ڕێی من چۆن لەسەر مەسەلەی دادگاکانی کوردستان دادگای کوردستان بەداخەوە کە هەمووی درۆیە لولەی چەک تەحەکوم بە دادگا و بە دادوەرەوەکە هیچ قیمەت و ئەرزشی نەماوە دادگا و دادوەر لە کوردستانە بەداخەوە بەیانی پاڤێڵ تەلەفۆنەکە بە دادوەر ئەڵێ ئامر قەبز بۆ ئارام ئەحمەد دەکەی سەڵێ ئەوە تەواو نووسی بۆ فڵانکە دەکەی ئەوە تەواو نووسی هیچ ئەمە کارەساتە لەو کۆمەڵگای ئەمەیە خۆشەویستانی من ئەوەیشتان پێ بڵێن بۆ مەسەلەی شت بڵاو بێتەوە لەسەر ئەوەی کە نزیک بوونەوە لە بینی لاهوری شێرجەنگی و پاڤێڵ و ئەوانەیە هیچ ئەسڵ و ئەساسێکی نی هەتاوەکو ئێستا وەکو پێشووتمە هەموو کۆمەڵە هەوڵ لە ئارا هەیە سبێن و دووسبەیش هەوڵی کە لە ئارەیە ئەبێت بەڵام وەکو وتم هەوڵەکان هیچ بەرهەمێکی نەبوو لە حقیقەتە و پاڤێڵ و قوباد و شانسەکان ئەزانن کە ئەمانە تێک شکاون لە کودەتاکەیانە بەڵام هەروە بەردەوامن ئەیانەوێ بە هەر جۆرە بێ لاوی شەرجەنگی تەصفیە بکەن و هەر ئاوا یعنی ئەگەر تۆ سێریکەی نەک ئەم قسەی من بێ حتا سەرکردایەتی حیزبەکە و کادر و ئەندامەکانی و خەڵکی دەرەوەیەکێتیش ئەزانن کە ئەمەی پاڤێڵێکا ڕەبتی بە مەسایلی حیزبیەوە نییە بەڕە لە واقع حیزب کامێ خۆی دانیشێ بڕیار ئەدا شەش حەو کڵۆڵکووە کاتۆ بەناوی مەکتەبی سیاسیەوە ئێوارەکەی لەگەڵ شەنەزە خۆیان دای ئەڕێژن شتێ بڵاوکەنەوە ئەوان هەر ئەگەشێن لێنێ لاقەتە هەر ئەوەیشە لە دەرەوە مەکتەب سیاسیەکان نان قسەی دڵی خۆیان کەن نارن سیمینە کۆڕێ بکەن کۆمنۆیەکەن لە تیڤێشنێکەوە بێ بڵێ مەکتەبی سیاسیەکێتی ئەمەیە ئاواکە ئەماکە ئەواڵێ هیچیان ئەم قسانە ناکەن باشە تەنها کە کۆبوونەوەکە تەواوە بێ پاڤێڵ و شاناس بەیاننامەیەک ئەنووسن ئەڵێ ئێمە ئاوامان کرد و ئاوامان کرد و ئاوامان کردەوە یعنی یەکێتی لە حیزبەتی چۆتە دەرەوە بەڕاستی ئەمە حیزب نییە کۆتایی پێێتە لاقەتە و من دڵنیایشتانەکەم ئەم یەکێتیە ئایندەی نەماوە خۆن پێم خۆشە ڕێخەتە وەڵڵا حەزەکەم پارتی و یەکێتی ئاسەوانیان نەبێنێ بەڕاستی ئەم دوو حیزبە کە 30 ساڵە بوون بەچەتە بەسەر کۆمەلگای ئێمەوە ئاوات و ئامانجی من ئەوەیە ئاسەوانیان نەبێنێ ئەمانە بەڕاستی بوونی ئەمانە بۆچی باشە کاک بۆچی باشە بەڕاستی چ منطقێکی تێدایە تۆ 30 ساڵ کۆمەڵێ دزی و جەردە و مافیا لەو کۆمەلگایە بەس خەڵێکی دزی و تاڵانی بن عەزیزان بە شوێن قوبادەوەم کۆمەڵێ بەڵگەم دەستکەوتووە کە کێن لە ئەوروپا پارەی پۆست پێکەنەوە باشە وەڵ بڕواتانە بێ خۆشەویستان لە تورکیاوە بۆ یۆنانستان بۆ ئیتالیا بۆ فەڕەنسا بگەڕێرەوە بۆ لوکسەمبورگ بۆ بەلجیکا بۆ ئەم هۆڵەندایە بۆ ئەڵمانیا هەتا ئەگاتە ئەسکەندەناڤیا ئەو وڵاتانە هەتا ئەگاتە ئەوروپای شەرقی هەر هەمووی مارکێتی ماڵجێرا تەڵەبانیە باشە بە سەدان کەس لەم ئەوروپایە بەس ئیش بۆ ماڵی جێرا تەڵەبانی و پاڤێڵ و قوباد و ئەلەم بابەتان ناکەن باشە بە سەدان بە هەزاران مارکێتیان داناوە ئەنواع بازاریان داناوە ئەنواع شوقە و نازانم فێلا ئەمانیان کردوتەوە کەشتی گەورە گەورە سەبەلا کە ئەمان جیوێنە کەچیەن دانیش لە سێمانی خەڵچینە کەس و کاری شەهیدان داوای لێبوردنەکەین ئێمە هەر ئەدزین و داوای لێبوردنەکەین دەنگمان بدەنێ هەر بەڕاستی بەڕێزان ئێوە بەتەمان دەنگ بن بەیەکێتی و پارتیوان بە هەندێک برادەر ئەڵێن چی ئەڵێن کاگارام کاکە دەنگ نەین بە قازانجی ئەوانە چونکە ئەوان ئەتوان دانکان تەزویر کەن و چی و ئالەم بابەتانە من دوایی لەگەڵ هەندێک کەسا لێ کۆلۆ مۆزوعەکەم بزانین چی بکەین باشە بۆ ئەم مەسەلەیە چی بکەین بەڕاستی ئایا دەنگەکان زەرب لێبین بچینە بەردەم سوقی دەمدان زەربی لێبین یا هەر نەچین بە هەر سنووقەکان چۆڵ بێ تەزویریەکان نایکە هەردووک چیان دەرەوە بەڕاستی بۆیە لە کۆتا قسەکانمان خۆشەویستان منێتە کاتان ناگرم مەسەلەی ئەوەی پاڤێڵ تاڵەبانی کە هیستریایە لە حقیقەتە
و مەسەلەی دەرمان و ژەهل و شت هەمووی قسەی قۆڕ و قسەی پوچە چیرۆکێکی زۆر مناڵانەیە لە حەقیقەتە و هیچ جێگای ئەوە نییە ئەوە یەک مانگە لاهور داوای کردووە کە لێکۆڵینەوە بکرێت لەو قەزیە تایسە لێکۆڵین نەکراوە بۆیە لێرەوە لاهوری شێرجەنگی چونکە یەکەم هەڵەی سیاسی لاهوری شێرجەنگی لەم هاوکێشەیە ئەوە بوو کە چووە مەکتەبی سیاسی و دەسەڵاتەکانی خۆی یا بە پاڤێڵ بەڕاستی بەڵام بەچی یاوێتێ بە مەرجی ئەوەی کە لیژنەیە کۆبێتەوە بۆ لێکۆڵینەوە لەو تۆهمانەی خراوەتە پاڵی لاهوری شێرجەنگی مادەم کە ئێستا لیژنە کۆ نابێتەوە کار لەسەر لیژنەکە ناکرێ مادەم ئەنجومەی سەکردایەتی کۆ نابێتەوە کەواتە لاهوری شێرجەنگی پێویستە ئەوە هەڵوەشێنێتەوە و حساب بۆ مەکتەبی سیاسیە نەکا چونکە مەکتەبی سیاسیەکەی درۆکە پیاوی پاڤێڵن نایارن هیچ قسەیە بکەن بۆیە پێویستە ئەویش ئەو شتە هەڵوەشێنێتەوە لە هەموو دنیای وایە خۆشەویستان من و تۆ بە یەکەوەی من لەگەڵ ئێوەیە ئەڵێم کاکە گیان من دەست لە کار ئەکێشمەوە بەو مەرجەی ئەمە بکرێت باشە کە ئەمە نەکرا یعنی ئەم ڕێکەوتنەی ئێمە هەڵوەشاوەتەوە ئەگەر بەشە فەیش بێت حتا بەنووسین بکە بەنووسینیش نییە هینەکەی ئەوان هەڵوەشاوەتەوە بۆیە لاهوری شێرجەنگی پێویستە ئەوە هەڵوەشێنێتەوە هەرچەندە کارەکانی خۆی هەرەکاوەکو هاوسەرێکیەکێتی بەڵام پێویستە بێتە مەیدان زیاتر کارەکانی خۆی بکاوە بۆ سەکردایەتیە بڵێ ئێوە درۆتان کرد ئێوە ڕاستان نەکردووە ئەوە مانگێکە لیژنەتان ئەوە نەکردووە نەچون بە شوێنە لێکۆڵین نەکەوە ئەو تۆمانەکەتە پاڵی من لەبەر ئەوە کە ڕێکەوتەکەمە هەڵوەشاوەتەوە بەڕاستی منم ئاواکە من ئیتر کاتان ناگرم خۆشەویستان شەوگاتان خۆش بێت من هەر ئەوەندەم بەس بوو کە پاڤێڵ خۆی ئەڵێ من بەڵگەم نییە لاهوری شێرجەنگی منی ژار خواردو کرد بێت ئەمەم بەسە بەڕاستی من تەواو حەقم بەسەر ئەوە نییە پاڤێڵ خۆی چێکە بە بڕە بیکە لاقەتە ئەرەوەڵە مامە پاڤێڵە شبر شەوگاتان خۆش بێت و خواتان لەگەڵ عەزیزانی من بەخێرچن سەرچاو